هەموو گەیمەرانی مۆبایل یان بە پەبجیەوە خەریکن یان فۆرتنایت دوو یاری بە خۆڕایی لە ڕێگەی یانەسیب و باتڵ پاسەوە پارەیەکی خەیاڵی کۆ دەکەنەوە بە شێوەیەک داهاتی یاریەکان لە مۆبایل نیوەی داهاتی ساڵێکی ڤیدیۆ یاریەکانە بەگشتی بە کۆمپیوتەر، ئەکسبۆکس و پلەیستێشن 4 و نیتندۆ سویچ واتە 50% داهاتی گشتی یاریەکان لە ساڵێکدا لە یاریەکانی مۆبایل کۆ دەکرێتەوە. ستودیۆی ئاکتیڤیژن دەیەوێت بەشێک لەو بازاڕی دەستکەوێ و پارەیەکی زۆر کۆکاتەوە. Call of Duty Mobile سەرەتایەکی بەهێزە لەوانەیە لە چەند ئەپدەیتی داهات و گرافیکەکەی هێشتا باشتر و جوانتر بکرێت. لەگەڵەوەش چاوچنۆکی یاریەکە لە سیستەمی داراییەکەی گەیمەر هانددا پارەیەکی زۆری ڕاستەقینە لە کڕینی جلوبەرگ و پۆشاکەکەی خەرج بکات. بەو ڕادەی بە زیاتر سەرفکردنی پارەی ڕاستەقینە چەک و تەقەمەنی بەهێزتر دەکرێت. ئەمەش یاریەکە دەکاتە pay to win واتە بە پارەی ڕاستەقینە زیاتر دەبیتەوە. ئەمەش سیستەمێکی نادات پەروەرانەیە جێگەی قوبڵکردن نەبووە لە چەند ساڵی ڕابردوو. بەڵام بەهۆیەوەی گەیمەرانی مۆبایل پارە بە یاریەکە نادەن لەلایەن شتێکی ئاساییە پارێتیدا سەرف بکەن هەرچەندە خۆی ئاسایی نییە و قومارکردنێکی ئۆنلاینە. لە ڕووی گەیمپلەیەوە تا ئێستا دوو جۆری یاریکردن بەردەستە مەڵتیپلەیر و بات ڕۆیاڵ. لە مەڵتیپلەیر 5 مۆدی یاریکردن هەیە. فرۆنتلاین دە یاریزان دابەشی دوو تیم دەبن کامە تیم زۆرترین کیل بکە بەو کاتەی دیاری کراوە براوە یاریەکە دەبێت. لە دوای کوژانیش لە بەیسەکەی خۆت سپاون دەبیتەوە واتە دەیتەوە ناویاریەکە. لەو مۆدە هەریەکە لە نەخشەکانی کراش، کل هاوس، کرۆسفایر، نوکتاون و هایجاک بەردەستە. مۆدی دووەم تیم دێت ماچە بەدە نەخشەی جیاوازەوە بەردەستە. تیم دێت ماچ هاوشێوەی تیم دێت ماچی سەرجەم یاریەکانی دیکەیە. چێ زۆرترین کیل بکە کە ژمارەیەکی دیارکراوە براوە یاریەکە دەبێت. دوو تیمی 5 یاریزانی لە نەخشەکە یاری دەکەن. مۆدی سێەم دۆمینیشنە. 9 نەخشەی بۆ بەردەستە و دە یاریزان بەسەر دوو سکوادی 5 یاریزانی دابەش دەبن. چێ زۆرترین ناوچە داگیر بکە لە A و B C پێک دێ براوە یاریەکە دەبێت کە لە کاتێکی دیارکراوە. مۆدی چوارەم سێرچ ئەند دیسترۆیە تێکشکانی ئۆبجێکتیڤەکانە چێ زۆرترین ئۆبجێکتیڤ لە ناو ببە براوە یاریەکە دەبێت. مۆدی پێنجەم بە ناوی پراکتیس ڤەرسس AI یاریکردنە دژی AI واتە کۆمپیوتەر ئەو مۆدە مەشقکردنە تا یاریزانەکە دەستی لەگەڵ یاریەکە ڕادێت. سیستەمی باشترکردنی چەک و تەقەمەنی بە شێوەیەکی زۆر نادات پەروەرانە دانراوە. گەیمەر 5 شوێنی لۆداوتی هەیە کە دەتوانێت سێتی چەک و تەقەمەنیەکەی تێدا سەیڤ بکە. نمونە لە لۆداوتی یەک دەتوانێت چەکی سەرەکی هەڵبژێری هەر چەکێک هێزی تایبەتی خۆی هەیە لە دامێج واتە زیانگەیاندن، ئاکیورسی نیشانە ڕاستی، ڕێنج واتە مەودە، فایر ڕیت واتە چەند گول لە بەجارێک دەتەقێنێ و مۆبیڵەتی خێرا لۆدکردن و خێرا بەکارهێنانی چەکەکەیە. هەر کام لەو نمرانە بە ئەپگرێدکردنەوەی چەکەکە بە نمرەی XP دەتوانرێت باشتر بکرێت. نمرەی XPش لە ڕێگەی یاریکردن بەدەست دەگا یان لە ڕێگەی باتڵ پاس یانیش بە پارەی ڕاستەقینە بەدەست دەگا. لەو ڕێگەیە پێمان وایە نادات پەروەرانەیە چونکە گەرگەیمەرێک بیەوێ دەتوانێت چەکەکەی خۆی زۆر بەهێز بکە بە پێدانی پارەی ڕاستەقینە و یاریزانی بەرامبەری گەر پارە خەرز نەکە هەمان ئاستی ئەوی نابێ بۆیەش نادات پەروەرانەیە و لەگەڵەوەش دەتوانی چەکی بەهێزتر زووتر لە چاو یاریزانەکانی دیکە بکەیتەوە گەر پارە سەر بکەیت کە شتێکی هەڵەیە و قومارکردنی ئۆنلاینە و دەتوانی مەغزەنەکەت بگۆڕی باشتری بکەیت گولەکانت باشتر بکەیت وەسکوپەکەت باشتر بکەیت. گەیمەران لەناو هەر یاریەک چەکێکی تایبەت وەردەگرێت گەرچەند کیڵێک لەسەر یەک بکە پێرفیوەر وەردەگری زۆر بە خێرایی دژونەکان لەناو دەبە بەڵام بۆ چەند سرکیەک بەردەستە. نمونە گەر لیڤڵت بگاتە 26 وارمەشین وەردەگری چەکێکی بەهێزە و هەروەها گرنێدی جیاواز هەیە هەڵی بژێری لەگەڵ ستایل یاریکردن پێی دەوترێت پەرک. هەر گەیمەرێک سێ پەرچی هەیە نمونە فاست ریکۆڤەری وا دەکات کارکتەرەکە 35% خێراتر چاکتر ببێتەوە. ڤاڵچەر هەیە وا دەکە کاتێک گەیمەرێک لە ناو دەبین مەغزەنێکی پڕوەرگریتەوە. هاردلاین هەیە وا دەکە 25% زیاتر پوینت لە ناوبردنی گەیمەرێک وەرگری. کۆنترۆلەری یاریەکە لە پەبجی نزیکە بەڵام دوو جۆرە لە سێتینگ دواتر کنترۆل سیمپل مۆدمان هەیە خۆی تەقە دەکە و ئەدڤانسمان هەیە کە خۆت تەقە دەکەی. دەتوانی هاوشێوەی پەبجی شوێنی دوگمەکان بگۆڕی و گەورە بچووکیان بکەی بە 2 یاری دەکەی یان 4 یان زیاتر ڕێکی بخەیت. گرافیکی نزم ناوەڕاست و ڤێری هایمان هەیە. باشترین زۆر یاریکردن پێمان وایە سێتینجی گرافیکەکە بکەیتە لۆ لەگەڵ فریم ڕیتی ماکس چونکە فریم ڕیتەکەت یان FPS-ەکەت بەرز دەبێتەوە. زۆر خێراتر یاری دەکەی نمونە زووتر گەیمەری بەرامبەر دەبینی و کاردانەوەت بەرامبەری دەبێت. بات ڕۆیاڵەکەی هاوشێوەی پەبجی مۆبایلە بەڵام کلاسەیە هەر یەکێکیان تایبەتمەندیەکەت پێدەدا لە ناو یاریەکە دەتوانی بەکاری بێنی. بە گرافیکێکی زۆر ناوازە دەچیتە نێو نەخشەی بات ڕۆیاڵەکە. دابەزینەکەت زۆر خێرایە و بە کامێرەی سیستەمیش دەتوانی یاری بکەیت. بات ڕۆیاڵەکە زیاد لە پێویست ئاسان کراوە هۆکارەکەش ئەوەیە دۆزینەوەی چەکی بەهێز زۆر ئاسانە و گەیمەری زۆری تێدا نیە تا ڕکابەری گەورە دروست ببێت. لە کۆتایی
Call of Duty Mobile یاریەکە ناوازەیە بە خۆڕایی دەتوانێت لە مۆبایلەکان یاری پێ بکرێت بە گرافیکێکی کۆنسوڵی هاوشێوی Xbox 360 و PlayStation 3 بەڵام سیستەمی داراییەکەی زۆر نادات پەروەرانەیە و یارمەتی گەیمەران نادا تا موچێژی زۆری لێوەرگرن بۆ کێشەی گرافیکی زۆرە تا لە چەند ئەپدێتی داهاتوو باشتر دەکرێت نمونە دەتوانیت تەقە لە خوارەوە بکەی بە هێرزانەکە دەکەوێت زۆر لایانی Call of Duty Mobile لە PUBG باشترە وەکو نەخشەکانی مڵتیپلەیەر بەڵام PUBG Mobile جگە لەبەی گرافیکەکەی زۆر جوانترە ناتوانانی لە ڕێگەی پەبجیەوە بە پارە ببیتە یاریزانێکی باشتر چونکە پارەدان لە ناو پەبجی تەنیا بۆ جلوبەرگ و ڕەنجی چەکە بەڵام لە Call of Duty بە پارەی ڕاستەقینە دەتوانانی ببیتە یاریزانێکی بەهێزتر کە شتێکی زۆر خراپە و پێویستە کەس پاڵپشتی نەکات.